ئازیزان پاشکەمێکتر شانۆگەری خەونی پەپولەکانتان پێشکەش دەکەین. بەندە ئاکۆ شارۆشی ڕۆڵی یەکتەر دەبینێ شانبەشانی حەوت ئەکتەری منداڵ. ئەم شانۆگەریە نووسینی ئازاد پێنجێنی و دەرهێنانی شانۆشانۆیی بە سەرپەرشتی ڕێکخراوی چاند و هونەر بەڕێوەچێت و لەم شانۆگەریەدا پەیاممان چاندن و زیادکردنی گیانی هاریکاریە لە ناوتاکی کوردی بەگشتی و لە ناو منداڵان بە تایبەتی. زۆر سپاس بۆ یاسین عومەر کە کاری وێنەگرتنی گرتە ئاستۆی خۆی. سپاس بۆ هەموو لای. بشوان کەمال پاشکەمێکی تر شانۆگەری خەڵی پەپولەکانتان پێشکەش دەکەین. هیوادارم بەدڵتان بێت. زۆر سپاس. من بێریبان عەلی منیش وەک ئەکتەرێک لەم شانۆگەریەدا بەژارە بم. هیوادارم بەدڵتان بێت. یک جز ئەم لایە ئەو لایە ئەوان گیان ئەبینم هەر سەرچیانی لەوە ناسێت ئازانێن ناغا تۆ چیت هەیە بۆمان وەرە ئێرە هاي آفران شاطرة تابلو ناو تجوانا يتوشك هيبومان هاي آفران شاطرة هاي هموتان چیتان هيبو هاي كاري يكتني زیاتر بانی کن دەبێ زیاتر هاوکاری هاوڕێکانتان بن باشە؟
بێژی ئافەرن لە نواندنی ئەو منداڵە چاودەشە جوانانە بەندە ئاکۆ شارۆشی وەکو ئەکتەر ڕۆڵم دەجێرا لەگەڵیاندا وەم شانۆگەریە لە نووسینی هونەرمەند ئازاد پێنجێنی دەرهێنانی خات و شانۆ شانۆیی چەپڵەیەک بۆ خات و شانۆ شانۆیی